کە قوتابی خۆی لە زمانی وەکو دەڵێ زمانی عامی نەجاتدات دەرباز بێ لە بابەتە بەڵکو زمانێک نەک زمانێک کە سوکاری خۆت تێک نەکات بە زمانی هەولێری قسە بکات بەڵام زمانت پاراو بێت بە زمانی سلێمانی قسە بکات بەڵام زمانت پاراو بێت بە زمانی گەرمیان قسە بکات پاراو بێت بە زمانی تۆ قسە بکە زمانت پاراو بێت بەس قسەی عامی وشتەیە بۆ قوتابی سبەی یعنی تەخەڕج بکات بچێت دەرس بە قوتابیەکان بڵێن لەناو پۆل هەندێک قسەی گشتی قسە بکات بۆیە چ لە قسەکردن چ لە نووسین پێویستە قوتابی خۆی لەسەر زمان پارایی ڕابێنێت ئەگەر ئینگلیزیە بە هەمان شێوە سپۆرێکردنی ئەگەر عەرەبیە هەندێک کتاب هەیە کتاب هەیە فێری زمان پاراوی دەکات بەتابەتی شیرۆکەکانی عەلی تەنتاویە وحید قەلەمی ڕافعیە لە زمانی کوردی شێخ محەممەدی خاڵە خوێندنەوەی کتابەکانی هەژارە ئەوانە کتێبەکانی مامۆستا مەسعود محەممەدە ئەوانە فێری زمان پاراوی دەکات قوتابی پێویستە زمانی پاراو بێت چ لە نووسین چ لە گفتوگۆدا